آوارên şingarê bi keskatiyê jiyana xwe dibene ser. Gundê Kelebedrê gundek daniştiyên wê êzidî nedikevîte pişta çiyayê Zawa. Ser bi komelgeha şariya ve. Çendîn awareyên şingarê li wî gundî ne. Ji bo derdê awarebûnê hinek li ser xwe sivik bikin, dest bi çêkirina bîstanên bacan û xiyar û keskatiyê kirîne û jin û zar û mêr bi hev re di nav van bîstanan de kar dikin. Da ku jîn û jiyara xwe bi mandîbûn û xweha zand û baskên xwe darbaz bikin. Di roja çinîna xiyar û bacan reşkan da di nav bîstanên wan de çend kesan ji wan awaran behsa kar û jiyana xwe ya rojane kirin. ئاوارە بووینم هاتیینە کوردستانê وەڵەو وڵاتێ مایە بەس هەرمە تەرکاجیە خۆدایە ئەم هاتیینەم وی شغلێکم بەس فی سبیل معیشەتا مە ببێ و مەعلەسەف معیشەتا مە وی شغلێکی نابێ چونکو فیقیش دەرڤەتێ ینی ئەف دسێنەوە ئەمەوێت چاندین ئەڤە دە ڕۆژە بەس خەیار وێت خەرجن ئەف تەماتە و باجان ڕەش گفت شتێدی یەکجاری ناخەرجن ینی بەرتەعبامە ناکەوێ وەختێ متجنن تبینی ئەف ده 15 نەفەری مرەت شغلن ینی تشتێک ژی دەرناکەوێ بەجام متخوازن ژ دەرڤە نەینە کوردستانê ینی وەختێ وها دەرزان بن گەردە ساڵی تێ دلێزنامەژی بلێزنام نەچینێژی ینی ئەف شغلê بوستانە وسانە ینی مشکلاوێ هەموو ژ بەر تشتێک ژ دەرڤە تێتە کوردستانê ناخەرجن. خەڵکی ئاوارە شنگالێنە هاتینە لێرێ ئەم ئاوارە بووینە دەڤەرا شاریە ئەم ئیش دکن ڕۆژانە بەرەم ژیانە خوا ڕۆژانە برێ بە منە ئاوارێ هەش بلیوی شغلی کاری دیمە نییە نەموچە هەیە نە تشتێک هەیە من ژیانە ڕۆژانە برێڤەت بن ئەم 20 نەفەر ئەم وی کاری دکن خۆدە ناچژی نە ئەلوە هەیە نە دەرەک هەیە بەرەوتا ڕۆژەکەم بەدگەرنە سەر من کومالە خوا ئەوە شغڵە ئیشێک تشتێکی دینینە ئەvە gundê Kelebedrê ye. Ev bîstana awareyên şingarê yên bixwekirîne xiyar û bacan reş. We kar dikin bi nîvî bû xudanê milkî. Ji ber jiyana xwe ya awarebûnê da ku bi rengekê rêkûpêk jiyana xwe darbaz bikin bêy daxwazê ji xelkekê dî bikin. Selam balayî dengê Emerîka, gundê Kelebedrê, Duhok.